سپاس وەکو زانی کە بەرنامەی ئەم ڕۆمان لەسەر ئەو گەنجە بێ سەرپەرشتانەیە کە دوای ئەوەی کە لە تەمەنی 18 ساڵی تێپەڕەن و ئەو خانانە بەجێهێڵن کە ئایا داهاتویان چی لێ بەسەر دێ ئایا ئەو گەنجانە چیەکەن ئەچنە لای کێوە چۆن ژیانیانەکەن هەستت چۆنە لەسەرەوە؟ ناتوانم وەسوێستی خۆم بۆ بکەم نازانم بڵێم خەمبارم یان هەر شتێک بەڵام ئەوەی کە زۆر پەرۆشی کردوم ئەوەیە ئومێ دەکەم ئەم بەرنامەی کە یەکەین ببێتە پردێکی باش بۆ گەیاندنی کێش و مەعاناتەکانی ئەم گەنجانە کە بەڕاستی پێویستیان بە ئاودانەوە هەیە و ئەشبێ لێیان بخۆڵین و بزانین چۆن ئەژین. ئێمە گفتگوی زیاترەکەین لەگەڵ میوانەکانمان و بزانین کێشەکانیان چێوە چۆن ئێمە توانین چارەسەریان بۆ بدۆزینەوە بام چاڕی میوانەکان زۆر میێڤاڵێن vê carê yên bernameya gencan e. Henar Karwan li sala 1993 li Slêmaniyê ji dayîk bûye. Derçûya kulîjeya bazirganiyê ye. Henar xwebex e. Rêbaz Elî li sala 1988 li Slêmaniyê ji dayîk bûye. Derçûyê komalnasiyê li Zankoya Slêmaniyê. Rêbaz tuêjerê komalayatî ye. Jiyar Celal li sala 1988 li Slêmaniyê ji dayîk bûye. Derçûyê kulîjeya yasayî li Zankoya Slêmaniyê. Jiyar rêveberê rêkxirawa nazî bê serpereştane ye. Kojîn Osman li sala 1990 li Slêmaniyê ji dayîk bûye. Endama rêkxirawa geşepêdana mirovî ye. Kojîn tuêjera komalayatî ye. بەخێر بێن بۆ بەرنامەی گەنجانە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە کۆبوونەتەوە دانیشتون بۆی کە باز لە بابەتێکی گرنگ بکەن. دیارە خۆتان نەزانن کە وا ئەخوازێ وا ڕوودەدات لە هەموو وڵاتانی جیهانە کۆمەڵێک منداڵ هەبن کۆمەڵێک کەس هەبن کە بێسەرپەرش بن و ئەمەش لەلایەن حکوومەت و بەشێک لە ڕێکخراوە ئەو ڕێکخراوانی کە کەسانی بێسەرپەرشت ئەگرنە خۆیان ئەم کەسانە ئەگرنە خۆیان بەڵام دواتر لە 18 ساڵی ئەمانە ئازادن. ئێمە هەوڵین لەم بەرنامەیە باز لە ڕەوشی ژیانی ئەوان بکەین و کۆمەڵی پرسیتریش ئەوریژین ژیار خام بۆی کە من زیاتر قسە نەکەم و پێم بڵێیت ئایا چیان ئەوانەی کە بێسەرپەرشتە بن؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان و سوپاس بۆ گرنگیدانتان بۆ بابەتە. بێگومان ئەو کەسانەی دیارە کە ئەو کەسانی بێسەرپەرشتە بن لای هەمومان بە شێوەیەکی ئاموتراوە مناڵێک بێسەرپەرشتە کە دایک و باوکی نەبێ بەڵام لە ڕاستیە ئەمە ڕاز نییە چونکە لە واقعا کۆمەڵێک مناڵ هەن کە دایک خاوەنی دایک و باوکیشیانن بەڵام بێسەرپەرشتن لەبەرەوەی کۆمەڵێک کێشەی خێزانی هەیە کەوا ئەکات ئەم مناڵانە بێسەرپەرشت بن حاکم لە ڕێی قانونەوانێ ینی حاکم حکم ئەدات بەوەی کە مافی دایکایەتی یان باوکایەتی لەم دایک و باوکانە بسەنێتەوانێ مناڵەکان بەروخانە ڕەوانەکە. بێگومان ئێوە لەوانەیە ئاگادار بن کە پرۆژە هەیە پرۆژەی مەسەلەن تەبەنیە پرۆژەشەی خێزانی جێگرەوەیە. پرۆژەی تەبەنی عادەتەن بۆ ئەو مناڵانە ئەو جۆرە مناڵانەیە کە ناویان بێسەرپەرشتە ئەوانەیە کە لەسەر شەقامەکان فڕێ ئەدرێن یعنی ئەم جۆرە مناڵانە کەیسەکانیان یەکلا بۆتەوە بە هیچ شێوەیەک نەدایک نەباوکیان نییە و دایک و باوکیان نادیارن بەڵام ئەو مناڵانەی کە ئێستا زۆر لە ناو خانەکانە ژمارەیان زۆرە و ڕوو لە زیادبوونیشە ئەو مناڵانن کە دایک و باوکیان هەیە یان دایک یان باوکیان هەیە بەڵام بەهۆی کێشەی خێزانیەوانەیە ئەم دایک و باوکە ناتوانن مناڵەکەی خۆیان بەخێوکەن یان مناڵەکەی خۆیان فڕێن یان بەجێی ئەهێڵن یان دایکێک ئەمرێ باوکێک ئەمرێ حکم ئەدرێ لە زیندانەکانە ڕوویاوەکە دایک و باوکەکە لە ژیانە بن بەڵام حاکم وەکو باسی ئەوەت کرد بڕیاری ئەوەی دابێت کە ئەو دایک و باوکایەتە لەو کەسانە وەرگرێ و ئەو مناڵە یاخود ئەو مناڵە بخاتە خانەوە ئەو شتە ڕوویاوە. بێگومان من تەرکیزم یەکسەر لەسەر ئەوە کرد وتم ئەو شتە زیاترە لەوەی کە مناڵێک بێدایک و باوک بێ. زۆر چاکە کاکر باز وەکو گوێت لێ بوو باسی ئەوەی کرد کە ئەو دایک و باوکایەتیە لەو دوو کەسە وەرەگیرێتەوە و مناڵەکە ئەدرێت بە خانە. ئایا بەڕای تۆ خانە شوێنێکی باشترە لە چاوەوەی کە ئەو مناڵە لە ژێر سایی دایک و باوکیا پەروەردە بێ؟ مێژووی خانەکان لە عێراقا بزان بۆ ساڵی 1966 گەڕێتەوە کاتێک لە گەرمی شەڕی ئێران عێراقا بوو. بێگومان مناڵێکی زۆر بەهۆی لە دەزانی باوکیان دایکن بە جەنگا یا ئەو شەڕانی کە لە کۆمەلگای عێراقی ڕۆدا مناڵێکی زۆر بێسەرپەرشتە بوو. حکومەت هات یاسایەکی ڕێخست ئەم مناڵانە شوێنێکی هەموو دابین کە وەک بەدیل وەک جێگرەوەی خێزان. بەڵام دوای کۆتایی هەندێک جەنگەکان بەهۆی کێشەی اقتصادی و کێشە کۆمەڵایەتەکان سەری هەڵدا
خانەکان پێویستیان زیاتر بوو مناڵێکی زۆر سەر شەقامەکان کێچ کە سوکارێکیان نەبوو خانەکان لە خۆیان گرتن بە پەروەردەکردن و ئاراستەکردن بەڵام مەبەستی من ئەوە بوو ئایا خانەکان بە گوێرەی پێویستن بۆ ئەوەی کە مناڵێک ببرێتە ئەوێ و بۆکو بڵێ لە نازی دایک و باوکی بێبەش ببێ بەڵێ بێگومان هیچ شوێنێک هیچ کەسێک ناتوانێت جێگرەوەی دایک و باوک بێ بەڕاست بەڵام کاتێک دایک و باوکێک ناتوانێت پێویستی دایکایەتی یا پێویستی باوکایەتی خۆی جێبەجێکە ئەو کاتە دادوەر بەهۆی لیژنەیەکەوە هەڵسەنگاندن بۆ ژیانی ئەم مناڵەکە بەژۆندی باڵێ مناڵەکە لە بەرچاوەگرێ ئەو کاتە بەڕێز ئایا لەگەڵ خێزانەکە بیا لەگەڵ دەروی خێزانەکە لەو پێڵ خێزانی جێگرەوە یا بڵێن خانەکان بەڕاستی ئێمە ژیارخان باسی کرد زۆرێک لە خێزانەکانمان هەن بۆی کە دایک باوکیان جیابەوە مناڵەکە لای باوکێتی بەس باوەژنی لەگەڵا یا لەگەڵ دایکی تەحملی مناڵە ناکە ناتوانێت پێویستی ڕۆحی و مادی مناڵەکەی دابین کە مناڵەکە لە ژیانێکی مەترسیدارە دادوەر دێت بە یاسایەک ڕەوانەی خانەکانێک کرد تاوەکو بتوان ئایا ئەم خێزانە ئەتوانن ئەم مناڵە بگرنەوە بە مەرجانەی کە حاکم دیارێکە ئەگەر نەیکرد بێگومان خانەکان شوێنگرێ باش ببوورە ئایا مناڵێکە بێسەرپەرشتە بێیان گەنجێ بێسەرپەرشتە بێیان بڵێن مێر مناڵ باشە ئەم گەنجە خۆی بە دوایی ئەو شوێنانە ئەگەڕێکە بێسەرپەرشت بۆی بچێت لەوێ بژی یاخود خانەکان بە دوای ئەگەڕێن خانە هیچ کاتە داخلی ئەوە ناکە دوو ڕێگە هەیە مناڵێک لە خێزانێکایە بە نمونە کەس بە ڕێزێکیەت یا ڕێکخراوێکی ئەو پەیوەستن بە بوارەکانی مافی مناڵانەوە ئەبینێ و ئەبیسی مناڵە ژیان لە مەترسیایە ئاساوار لێدانی پێوەی ئەم مناڵە یا شکاتەکات یا کەسێکە سکاڵ لە مافی ئەم مناڵەکە یا کە سوکارێکی نزیکی ئەم مناڵە دێ بە مناڵێ باوکی مناڵە شەو ڕۆژ لە مناڵە ئەیە یا مناڵ ناتوانێت بخوێن یا مناڵ لە ماڵەوە دەرئەکرێ بۆی کێشەی خێزانی یا بۆ نمونە دایک و باوکێک بۆی کێشەیەکەوە ئەچنە زیندان ئەم مناڵە کەسێک نێ بەخێویکە کە سوکارێکی نزیکی ئەم مناڵە ئەچن لایانی سێم کە مەسەلەن پۆلیس نێوجوانان یا ڕێکخراوەکانی مافی مناڵان بۆ ڕێکخراوی مناڵ پارێزە ئاگادارێک کە تو مناڵێک وار ژیانی لە مەترسیایە ئەمانیش ڕاستەخۆ پەیوەندەکەن بە پۆلیسی نێوجوانان پۆلیس نێوجوانە ئاڕاستەی دادگای نێوجوانانێک کاتە لیژنێک ئەو کاتە ڕەوانی خانەکانێک خان حەقی نییە بەڕاستی مناڵەکە هەندێک جار هەیە خۆشی ئێمە کەیسمان لایە کەیسمان بینیوە مناڵەکە خۆی ڕایکرد و داوای هاوکاری کردی من ژیانم لە مەترسیایە ئەو باوکەی هەمە ئەو دایکەی هەم بە کەڵکی من نایە ئیشی قورسم پێەکەن ئازارم لێدەن فشاری زۆرم لێکەن داواکاری نامەعقولم لێکەن من تحملی ئەو ژیانە ناکەم هەست ناکەم دایک و باوکمە لەبەرە پێویستم بە ژیانێکی ترە ناچار پەنابە بە پۆلیسی ئاشایست ئەوانش ئاڕاستەی خانەکانێکن دەستخۆش هەنارخان ئەگەر ئەزانم کە لەوانەیە ئامارێکی تەواو و دقیق لە بەردەسانە بێ بەڵام ئەگەر بتوانین بە شێوەیەکی ڕێژەی پێمان بڵێ ڕێژەی ئەو کەسانی کە ساڵانە ئەو منداڵانی کە بێت سەرپەرستە بن لە زیادبوونە یاخود لە کەمبوونە بەدڵنیاییەوە لە زیادبوونان وەکو ئەگەر وەکو ژمارەیەکی تاو بڵێ نەخێر لەبەرەوەی دەمێکە کە ئەو سەرژمێریە نەکراوە بەڵام بەدڵنیاییەوە لە زیادبوونان لەبەرەوەی ساڵ بە ساڵ ئەم مناڵانە تەمەنیان گەورە بێ 18 ساڵ تاوەکەن و یەنە دەرەوە هەتا ئێستا چاکسازیەکیش نەکراوە کە بڵێ هەموو ئەم مناڵانە لە خۆی کۆکاتە بووی چیتر بێلانە نەبن بۆ نمونە کارێک بێت کارێکی دایمی بێت ئایندەیە هەر شتێکیان بۆ بکات ئەم مناڵانە ئایندەیەکیان هەبێ ئەوان لە کاتێکیان یەنە دەرەوە کە با بڵین ناسکترین و هەستیارترین کاتی ژیانیانە لەبەرەوەی نە ئەتوانن فرای ئەوە بکەن خوێنەکەیان تاوکەن نە ئەتوانن بەلایەکە ڕابکەن هەتا ئیشە بکەن و شوێنە لانەیە بۆ خۆیان دابی بکەن دەستخۆش کۆژن خان بە خۆمان نەزانین ئێمە لە کۆمەڵگایەکین زیاتر بۆ کوردوتەنی عەشایری باشە زۆر کۆمەڵایەتین هاوکات هەندێک بابەتی ئاینیش و عاتفیش بەسەرمان نەزاڵە باشە بۆ کەسێک کە بێسەرپەرشت بێ لەوانەیە بۆ کەسێک پرسیاری ئەوەی لا دروست بێ بڵێ بۆچی ئەمانە بێسەرپەرشتە بن بۆ منداڵانە بێسەرپەرشتە بن کەس نابێت لە خۆیان بگرێت بەڕاستی پرسیارێکی جوان بوو بۆ بۆنی دروستبوونی کێشە خێزانەکان لە ناو خێزانەکانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مناڵانە بێسەرپەرشت بن یاخود توندوتیژێکی زۆریان بەرامبەر بکرێت لەلایەن دایک و باوکیانەوەیە یاخود لەلایەن کەسە پلە دۆکانیانەوە زۆر جار یان ئەم مناڵانە خۆیان کە لە تەمەنێکی خوار 18 ساڵان زۆر جار لە ڕێگەی کەس برادر یاخود خوێندنگاکان یان تەنانەت خۆشیان زۆر جار پەنا ئەبن بۆ ڕێکخراوەکان لە ڕێکخراوەکانیش زۆربەی کە کاری مرۆیی ئەنجامێن و توێژەریان هەیە ئاگادارە بنەوە و ئەبن بە چۆنەڵی هاوکاری ئەو جۆرە کەیسانە ئەکەن ئەو جۆرە مناڵانە ئەکەن کە لەم توندوتیژیە دەریان بێن و باسی لایەنی دەرونی و هەموو لایەنەکانی تر پاشتر زۆر سپاس ژیار خان ئەم گەنجانەی کە لە خانن
ئایا لە ڕووی خانەکان بە گوێری پێویستن بۆی کە ئەو گەنجە بتوانێت ژیانێکی ئاسوودەی لە ناوە بەسەر بەرێ یاخود ئەو ڕێکخراوانی کە سەرپەرشتیانەکەن ئایا ژیانی ئەو مناڵانە چۆن بەڕێوە ئەبن؟ بەڵێ بەڕاستی خانەکان ئەزانی چۆنە خانەکانیش وەکو پێویست ئەگەر نەتوانن خەتای مەسەلەن ڕۆنە ئیداری خانەکە نەبێ خەتای ئەو چاودێرە نەبێ کەتایەتی خەتای توێژەرێک نەبێ کەتایەتی ڕاستە هەنێک کات ئەوەش تەسیری هەیە بەڵام خاڵە بەهێزەکە ئەوەیە کە باری ئابووری وڵاتەکەتیان ئەو وەزارەتەیان ئەو حکوومەت باسی ئەو گەنجانە ئەکەن کە لە دوای تەمەنی 18 ساڵیەوە ئیتر دەرەچن لە خانە ئایا چیان لێدە داهاتویان چی لێیە؟ بەڵێ ئێمە ماوەی 5 ساڵە لەم بوارە کارەکەین وەلەوتی من لە خانەکان کارەکەم ئەو گەنجەی کە هاتوێتە دەرەوە لە خانەکانە ئاگام لێی بووە من ئێستا 18 گەنجم لایە کە لە خانەکانە هاتوونەتە دەرەوانێ مناڵ و گەنج نەکەر گەنج بەتەنیا لە خانەکانە هاتوونەتە دەرەوانێ هیچ کارێکیان نییە و شوێنی نیشتە جێبوونیان نییە ئەمە ئەگەڕێتوانی بۆچی ئەگەڕێتەوە لەوەی لە ئەساسا لە خانەکانەوە کار بۆ ئەمە نەکراوە ئەگەر کار کرابێ کاری شخصی کراوە مەسەلەن شخصێک خێرخوازێک کۆمپانیایەک سەیریکە خانە ئەتوانێت چی بکات یعنی ئێمە ئەتوانین ئەمانە بڵین ئێمە ئەتوانین باسی ئەم خاڵانە بکەین خانە یان نەک خانە مەسەلەن ئەندام پەرلەمانێکی ئەم وڵاتە نوێنەری گەلەکەیە یاخود وەزارەتی کار ئەتوانن چی بکەن ئەتوانن یەکەی نیشتەجێبوون بۆ ئەم مناڵانە دابینکەن ئێستا وازانن ئەم مناڵانە زۆرن ئەم مناڵانە بە هەمووی ناگاتە ئەم گەنجانە هەمووی ناگاتە مثلەن گەرتو باسی گەنجکەی باسی مناڵیان نەکەی وەکو ڕێکخراو یاخود وەکو لایەنی خۆبەخش ئەوانە چیەکەن بۆ گەنج بەڵێ ئەزانی چۆنە جاری وا هەیە لە ساڵێکا لەوانەیە 2 مناڵ مناڵانە بێتە دەرەوە معقولە حکوومەت نەتوانێت شوێنی نیشتە جێبوونیان هەلی کار بۆ 2 مناڵ دابنێ من باسی خانەکانی هەولێر ناکەم خانەکانی هەولێر پەیوەندیدار کردووە گیان ئەمە ئاراستی لانی پەیوەندیدار کراوە بەڵێ بە ئەکیدی لەوانەیە هەر بەڕێبەراتی خانەکان لەوانەیە خوان هەوڵی زۆریان نابێ بۆ ئەوە بەڵام ئەمە ئەو هەوڵانی کەیراوە هەمووی کەس یعنی لە ڕێی شخصیەوە کراوە هیچی لە ڕێی بەپێ قانون و بەپێ ئەوە نەکراوە قەزێ مناڵی بێسەرپەرشت سێ بابەتی ئەساسیە کە باوەڕی من کە خۆم ئەزمون لە مناڵی بێسەرپەرشت و ئەوان خانەکانە هەیە دوو سێشتە یەکە مناڵێکەیە کە ژیانی خراپەوەتە ناوخانە باشە دۆ ماوەی کە لە خانە ئەگوزارێ ژیانی گوزارێت سێم پاشەوەکە لە خانە دەرەچێت بێگومان ئێمە ناتوانین ئیش لەسەر ڕابردووی ماڵەکەن کە لە ژیانێکی خراپ واقعێکی کۆمەڵاتی خراپەوەتەوە ئەو کاتێ دێتە ناوخانەوە چی ئەکرێت فەلسەفەی خانە بەخێوکردنە پەروەردەکردن نیە ئەمە پێچەوانی هەموو بەهایەکە پێچەوانی هەموو پرەنسیپەکانی مافی مناڵانە مافی مرۆڤە مناڵ ئینسان بێ پەروەردە بکرێت نەک بەخێو بکرێت واتە لێرە بەخێویانەکەن بەڕاستی ئێمە با ڕوایەکی ڕوونتان پێ بدەم ڕێژێکی کەم مناڵەکەمان لە خانە زۆر ڕێژەمان مناڵمان هەیە لە ناو کۆمەڵگان ڕاستە کەسوکاریەکەمان لە دەستداوە بەڵام پورن نەنکیان کەسە نزیکانن بەخێوانەکەن ئەو مناڵانەی کە هیچ کەسێکیان نییە توانای بەخێوکردن ئاراستەی خانەکانەکەن کێنە خانەشەوە حکوومەت استراتیژێکی نیە بە پەروەردەکردن بۆ ئاراستنەکردی مناڵانە ئەو کەسانی کە سەرپەرشتی مناڵەکە هیچیان کەسانی پسپۆڕ نین هیچیان کەسانن بەویست و خواستی خوانی ئیشەکەن چکە هەر بۆ خۆی بواری پەروەردەکردنی مناڵ و نۆجوان بوارێکی هەستیارە بوارێکە پێویستی پسپۆڕ بێنی بە حەزەوە بێ ئەم بەڕێزانی کە لەوێن لەگەڵەوەی کە پسپۆڕیانێ لەگەڵ هیچ حەزێکیشان نییە مەتوانم بڵێم 30 بۆ 100 کارمەند لە فەرمانگەی کاروباری کۆمەڵایەتی کە سەرپەرشتی مناڵی بێسەرپەرشتەکەن 195 حەزیان لە یشێکی خۆیان نییە لێرە پرسیار دروست بێ ببوو لە کاکڕێباز هەناڵخان هەز ناکەی ئەگەر بۆ منە منداڵێک یان منداڵێک ئەبنە ئەو خانانە بووی کە دوای پەروەردەی بکەن وەک ئەم باسێکە کاکڕێباز ئەڵێ بەخێوە کرێن بەڵام ئایا هەز ناکەی یعنی ئەم خانەیەکە گەر کەسی پسپۆڕیتیانە بێ و کاکڕێبازەڵە یان بۆ شێوە گرنگیان پێ نەدرێت کاریگەری خراپی بۆ سەرداهاتوو و گەنجانە بێت کە دوای 18 ساڵ دروستە بێگومان ئەوە ئێستا خەمی ڕێکخراوی ناز و هەموو بەڕێزتان کە هەدەفیان بۆراگەر کەم باشە وەکو توێژەرێکی کۆمەڵاتی جوان باتەوە باشە فەرمو تۆ سۆ تێبینەکەی من ببورە طبعا من بۆ لە واقعی مناڵەکانە ژیاو ئەم مناڵە من لە یەک مانگەوە حتا و 10 ساڵ مافیە لە خانەمە ئیتر هەیە لە 12 ساڵ هەیە لە 6 ساڵ هەیە لە 8 ساڵ دێتە ناو خانەکان باشە خانە لە چ تەمەنێکەوە مافیان هەیە مافیە لە یەک مانگە مافی هەیە بێت لە یەک مانگە ئەتوانێت بەڵام جا کراوەتە لە یەک ڕۆژەوە لە دایک بوونەوە لە 0 بۆ 4 ساڵمان هەیە ئەوە کروکوسێکە لە پەروەردەکردنەوە و دایانگەیەک وایە دوای ئەوە ئەبێتە 4 ساڵ لە 4 ساڵە کوچکوور جاکرێتەوە جاوەرە مناڵێکی 4 ساڵە مناڵێکیشمانی 18 ساڵە مناڵێکی 18 ساڵ لە خانە بووە گەورەیە هەرزەکارە سنەوە جوان مناڵێکیشمیان 4 ساڵە خواردنی ئەم مناڵە خەوتنی ئەم دوو مناڵە پێکەوەن پەروەردەکان یەک پەروەرد یەک کەس پەروەردیانەکە
هیچ جیاوازیێک و جیاوازێک ناکرێت بۆ تەمەندبەندی ڕێزمەندی تەمەنی ئەم مناڵانە باشە دەست خۆش بێ ئایا وەکو خۆت باسێکی و ئاگاشتان لە ڕۆژی ئەو مناڵانە هەیە بەبەستمە بزانم بەڕاستی ئەگەر بێت و ئەم کەسانە وەکو کاگڕێباز باسیەکە کەسانێ بن کە پسپۆڕیان کەم دێیان حەزیان لە ئیش و داوامەکەی خۆیان نەبێ کاریگەری ناکاتە سەر ئەوەی کە ئەم مناڵی کە ئەبێ بە گەنج دواتر گەورا بێ دێتە ناو کۆمەلگاوە کاریگەریکی سلبی لەسەر دروستەکە و باش پەروەردە ناکرێت بە دڵنیاییەوە وایە بەڵام ئێمە هەمومان نەزانین لە چ کۆمەڵگەیەکان جوگرافیای کۆمەڵگەی ئێمە بە هیچ شێوەیەک شیاو نییە بۆ ئەو باری ئەو مناڵانە بەڕاستی ئێستا لە ناو خانەکانە ئەو ئەرکەی پێیان سپێردراوە ئەیکەن چاودێرەکانیکەن بەڕێوبەراتیەکانیکەن بەڵام هەنێ مۆزۆ هەیە با زۆر نەچینە ناویەوە بەڵام ئەوان ئەرکی سەرشانی خۆیان بەجێ ئەهێنن کە باسی ئەو مناڵانە شەکەین شەر نییە بێنە دەرەوە ئێستا تیاشانە مناڵی سەرکەوتون تیامانە هاوڕێی خۆمانە ئێستا لە یەکێ لە زانکۆ باشەکانی هەرێمی کوردستانە خوێنێەوە کە بۆ بە خاوەنی شتی خۆی بەڵامەوەیە بەشێکی کەمی ئەو مناڵانەیە توانن ئاوا بچنە ڕێشێنی خۆیانەوە وەکو کاری ژەگەر باسی بکەم ئەگەر بڵێن مەسەلەن لەلایەنی حکوومەتەوە یا لەلایەن کارتی تایبەتەوە چی بۆ ئەم مناڵانە ئەکرێن کاریان ئەیرێتێ بەڵام بۆ نمونە گەر حکوومەت کارێکی باتێ کابینەیەکی ئەیاتێ لە شوێنێکا کە هەم شوێنی کارەکەیەتی هەم شوێنی حەوانەوەیەتی کە کابینەکە مەترە کومباری تیانە هیچ مەرجێکی تیانە بۆ ئەوی ئەم مناڵە لەو شوێنە بژی زۆر باشە ئێستا ئێمە گەنجێکمان هەیە کە باسی ژیانی خۆی ئەکا کە چۆن بەهۆی کێشەی نێوان دایک و باوکیەوە ئەو بێسەرپەرشت بووە و لە شقامەکانە بووە دواتر چۆتە خانەوە و دوای ئەوەش لە خانە دەرکراوە و باسی چیرۆکی ژیانی خۆیەکە با گوێی لێ بگرین بزانین چیرۆکی ژیانی چی. من مناڵ بووم شەویکیان باوکم ماتەوانە بۆ ماڵە و دایک و باوکم شەڕان کرد پێکەوانە ئەیتر دایکم زۆر بێتاقەت بە زۆر گریا بانی کەسام لە خۆ بینیم کە پۆلیس هاتووە بۆ بەردە ماڵی ئەمە چی بووە وتیان باوکت مردووە دای مەزەح زانیمان کە دایکم باوکمی کوشتەوە لەبەرەوەی پێکۆ ناگونجان و دایکم زۆری بۆ هاتووە باوکم کەسێکی زۆر خراپ بوو ینی بە کوردەکەی من قوربانی دەستی دایک و باوکم ئیتر چوومە ماڵی باپیرەکانم هیچ باپیرە منی بەخێو نەکرد هیچ خاڵێ منی بەخێو نەکرد هیچ مامی منی بەخێو نەکرد کەوتمە سا شەقامەکان هیچ جێگاک نەبوو کە تێ بمێنمەوە پارویەک نان نەبوو کە بیخۆم بەجددی ینی لە تەمەنێکی مناڵا بووم کۆمەڵێ زەخت هات بۆ سەری من کە لە تەمەنی منانە بوو ئەو شتانە ینی زۆر ناخۆشم بین بەرحاڵ هاتم بە خانی بە سەبەرشتانی سلێمانی کە بوو بە جێگایەک بوو بۆ ماڵێک بۆ من لێوش کۆمەڵە مەعاناتی ناخۆشمە بوو لێوش کۆمەڵە سیستەمی ناخۆشە بوو کە نەمەتوانی جێبەجێ بکەم بۆ کەسێکی وەکو من زۆر قورس بوو ینی بەسرا بوومەوە لەوێ لە هەموو شتێک دابڕاوم خۆشم مەعاناتێکی ناخۆشم بەسرات بوو ئەو باجی کە من نابوو بە دوو باج ئیتر لە دایک دابڕام لە باوک دابڕام لە خوشک برا دابڕام یان هیچ سۆزێک و محیبەتێک و خۆشەویستێک نەما بۆ من وەزێکی زۆر خراپم بەسەرا و لە خانی بێ سەرپەرشتان 5 ساڵ 4 ساڵ لێوە مامەوانێ هاتمە دەرەوە هەمان شت دووبارە بووە بۆ من کەوت دووبارە کەوتمە سەر جادەکان هیچ کەسێ نەبوو هاوکاریم کە وەزم زۆر خراپ بوو هەم دیسانە سەر جادەیە خەوتم کەسێک نەبووی وەرەم ئیشێ بکە کەسێک نەبوو کە بڵێ وەرە ئەم پارێنانە بخۆ ینی هیچ توانام نەبوو دەسەڵاتم نەبوو لە هەموو کەسێکە پاڕامە بۆی جێگایەکمدا باتێ بووی تا بمێنمەوە تا بژیم پارێک نان نەبوو بێخۆم ینی وەزم زۆر خراپ بوو دووبارە کەوتمە سەر جادەکان شەوان لە مزگەوتەکان ناخەوتم خۆتان سەری شوێنەکەکەن ینی شوێنێکە کە هیچ کەسێ ناتوانم بەرگەی تا بگرانی وەرن خۆتان بە چاوی خۆتان سەریکەن لە ژیانی خۆم زۆر بێزارم داواکار میارم هاوکاری بکەن بەجددی ینی تەواوتینم بۆ هاتووە ینی زۆر بێزارم ڕاکەت خەیکە تووشی نەخۆشی نەفسیە بم لە ژوورێکە تەنیا مێنمەوە هیچ شتێک ناکەم کەسێنی هاوکاریم بکات ژیارخان جۆمان لە چیرۆکی ئەو گەنجە بوو ئێوە خۆتان وەکو ڕێکخراوەکەتان بەڕاستی ئاگاتان لە وەزع و معاناتی و گەنجانەیە کە لەسەر شەقامەکان وە چیتان بۆ کردوون بەڵێ ئێمە ئاگامان لە زۆربەی ئەوانەیە کە لە ماوەی ئەم 4 ساڵا کە ئێمە ئیشمان لەوێ کردووە کە هاتوونەتە دەرەوە ئێمە چین سەردانی گەنجەکانمان کردەوە لەگەڵ یانابووین و لە معانەتەکانیان شارەزاین هەنێک کەیس هەیە یعنی حەزەکەم جایکەنەوانێ هەنێک کەیس هەیە ئەتوانرێت لێرە شوێنی نیشتەجێبوونی بۆ دابین کرێ هەلی کاری بۆ دابین کرێ و لەوانەیە کۆتایی بە کێشەکانی بێ بەس هەنێک کەیس هەیە
کە بەمە چارەسەر ناکرێ برینەکەی لە مناڵیەوانێ ئەوەنە زۆرە کە سات بە ساتی گەورەبوونی لەگەڵ یعنی لەو معاناتە باوەڕ هەبێ نایەتە دەرەوە ناتوانێت برینەکەی خۆی بچێتەوە ئەم کەیسەیەکێکە لەو کەیسانە ئەمان ئەم یەک کەس نییە ینی بەس ئەم لەواچە بچووکترینی ماڵەکە بێ ئەم برای کەشی هەیە ئەم یەکێکە لەو کەیسانی کە هەرچێکی بۆ بکەی لە ناو سلێمانیان لە ناو یعنی شوێن هەبووە شوێنی کارکردن بۆ بردومانە بۆ مەطعەمەکە پێمان وتومانە حاڵەتێکی ئاوامان هەیە تکایبی خەسەر کار لای خۆ پێی وتوین نایخەم چونکە ئەویش لەوانەیە ئەو شتە دووبارە کاتەوانەیە کە مەسەلەن کێشە خێزانیەکەی باس کردوێتەوە یعنی ئەمان بەردەوام ڕوبەڕووی ئەوە بنەوانێت کە کێشە خێزانیەکانیان بیرەخەنەوە و ئەوان باجی هەڵی گەورەکانیانێن چونکە ئەم بەڕاستی تاوانێکی نییە کە دایک و باوکی هەرچی ئێستا ئەم گەنجەمان بینی کاڵێ لە ژێر زەمینەکانە خەوم ئایا هەنارخان ئەتوانین پێمان بڵێ داهاتوی ئەو گەنجە چی لێدێ ئایا ڕێکخراوەکان لایەنی پەیوەندیدار چووە بزانێت کە هیوایەتەکانی ئێو گەنجە چییە و چی بکە وەکو چ لایەنە گەگەر وەکو ڕێکخراوەکان بێ ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان کە ئێستا بۆ ماوەیەکی زۆرە بێ کە زیاتر فۆکسمان لەسەر ئەو گەنجە بێسەرپەرشتانەیە کە لە دەرەوەن کە بتوانین نەبێ بەلایانی کەم و خێزانیان بۆ دروستکەینەوەیش بەوەی کە بۆ نمونە ئێستا ئێمە وەکو ژیارش باسی کرد چەند گەنجێکمان هەیە مەسەلەن خوشک و بران بەڵام لە دەرەوەی خانەن بەڵام پەرتەوازە بوون ئێمە هاتوین خانومان بۆ گرتوونەتەوە خێزانمان بۆ دروستکردون ماڵەکەمان بۆ تەسیس کردون ئێستا بەیەکەوەژین گەورەکانمان خستۆتە سەر ئیش ئەوە ئەتوانی بڵی بەشێک لە کێشەکانیان چارەسەرەکە چونکە وەکەزانن ماڵێکی گەرم و گوڕکە خێزانێک کۆکاتەوە خۆشێکی زۆرە دەڕێنێت باش کاک هێباس بەڵا قسەکە کوردوترین لە دەم تا شەکر بێ بەڵام یە قسە شێ ینی بۆ با زۆر دەوترێ قەیرانی دارایی هەبوو هەندێک شتێ حکومەت ناتوانێت بەڵام ئەمە ڕۆژیە و گەنجەیە کە بینیت چەنەها گەنج هەیە ینی بەم شێوەیە ئەژی لە ژێر زەمینەکانە کۆمەڵی هیوایەتی هەیە ینی ئەوی ژۆک و هەر گەنجێکی تر حەسەکە کە هەندێک وەسایلی خۆشببختی هەیە بەدەستی بێنێت بەڕاستی دەوڵەمەنەکان لەمە دەوری چیە گێڕن پێویستە چی بکەن ئەمە زۆر تەواو پرسیارەکە جوانە لە ڕاستە باش شتێکێ با دڵنیای بینەوە تۆ گەنجێک تا 18 ساڵی ئیش لەسەر نەکرد بێ بەهرەکانی دەرنەخست بێ فێری خەون و خولیات نەکرد بێ ئەم گەنجە هان نەدابێ بڕای بەخۆی هەبێ متمانەی بە کەسێتی خۆی هەبێ ئەم گەنجە ڕهان نەدابێ ئارەستەت نەکرد بێ کە مسئولیەتی ژانی لە خانە من بۆ یەتەکی سەر خانەوەکەمەوە خانە کاتێکی زۆر لە خانە هەیە ستافێکی باش مەسەلەن هەیە لە ڕووی ئیمکانەتی ئیداریەوە هەیە بینا و ئیمکانەتێکی باشەیە کۆمەڵی خەڵکی بێجگە لە حکومەت کە خۆی دامەزراوێکی گەورەی دەوڵەتە و دەستگاکان هاوکارن بەم دەستگایەوە ڕێکخراوە خێرخوازیەکانمان کەسایەتی گەورەکانی ئەم شار وڵاتەمانێ کە هەمویان ئامادەی هاوکاری ئەم گەنجانە چکەم ئەم کەسانی لەناو خانەکان بە چاوی ڕێز و بە چاوی هەتا قوربانیەوە سیر ئەکرێن هەموو کۆمەڵگە ئامادەی هاوکاریکردنی ئەم کەسانن کەسانی سپۆر تۆ بە چای قوربانی سەیری بکەیت ئەخر قوربانی ئەو گەنجە لایەنێکی دەرونی ئەگەر تۆ دوایی بتوانی بۆمان باس بکەیت لایەنی دەرونی چی لێدێ مەبەست ئەم گەنجانە ئەم مناڵانی کە لە خانم گەنجان لە خانن ئەب نۆرماڵ مناڵی نەئاسایی یعنی لە ژنگێکی خراپەوەتن مەفروض وایە دێنە خانە ژنگێکی تەواو جیاوازیان بۆ ئامادە بکرێت کەسانی پسپۆر ژنگێکی دەرونی ڕاهێنرا و هەتا شوێنی مانەوەکانیان هەتا ئەو ژوورەی کەتیان هەتا شێوازی باخچە شێوازی ئەوەی کە هاوڕێتەکە هەموو ئامادەکراوە بێت و بە شێوازێکی زۆر زانستی و مەسەرەن دەرونی کۆمەڵایەتی کەسانی پسپۆر بێن ئەمە ئەم ژنگەی بۆ جیاوازکرد ئامادەکەن چکە ئەم مناڵە پێویستە ئامادەکە ڕایەنرێت و کۆمەلگا جارێکی تر بەڵام هیچێک لە خانەکان لەم شان لە ڕاچاو نەکراوە لەگەڵ ئەوەشی خان وەکو توژری کۆمەڵایەتی ینی چۆن سێری ڕۆشی دەرونی ئەم ئەو گەنجاناکە بەڕاستی وەکو تێبینیەک لەسەر قسەکەی کاکرەباز کەوتی ئەم مناڵانە پێویستیان بۆی کاریان لەسەر کرێ ئێمە سەرەتا کاتێک ئەم مناڵانەیە نەخانەوە بەپێی ئەو تەمەنەی کە ئەم مناڵە وەرگیرێ یەکەم جار ئەبێ جیا بکرێنەوە بەپێی تەمەنەکان و پاشان ئەو هەستەی نێرێتێک کە ئەمە مناڵێکی جیاوازەکە ئەمە مناڵێکە پێویستی بەوەیە مامەڵەیەکی جیاوازی لەگەڵ بزەبن ئەبێت تۆ بە جۆرێک هاوسۆزبی لەگەڵ یا کە بۆکو مناڵێکی زۆر ئاسایی ئەرک و مافی خۆی پێبەخشی بەو جۆرە چاو ئاساییەکە تۆ مامەڵە لەگەڵ کرد ئەبێت توێژێری دووبارە وەکو پێشتر ئاماژەم پێ کۆمەڵایەتی دەرونی بۆ دابنرێت و هەروەها حاڵەتی کۆمەڵایەتی دەرونی ئەم مناڵە تەشخیص بکرێت کێشە کۆمەڵایەتی و هەروەها ئەگەر کێشە دەرونیەکانیش تووشی بوو بە هەنێ مناڵمان هەیە درێنتر تووشی کێشە دەرونیەکان ئەبێت ئەتوانین بڵین تەنها بە حەلکردنی
کێشە کۆمەڵایەتەکانی ئەتوانین ئەم مناڵە بخینەوە سەر ڕێگە ئاسایەتی خۆی بەڵام هەنێ مناڵمان هەیە تووشی چەندەها کێشەی دەرونی بوون تەنانەت زۆر جار بە خەو بە خواردن بە مامەڵەکردنی ئاسایی ئەم مناڵانە دەرەکەوێت کە ئەمانە شێوازێکی جیاوازیان وەرگرتو ئەمانە پێویستیان بە کارکردن هەیە کە جەلسەی کاریان لەسەرکرێت پێویستە بکرێت بەڕاستی لە ڕووی کۆمەڵایەتی واقعیت بڵێم یعنی ئەو کەیسانی کە پێویستن بە هاوکاری زیاترە لە خانە لەگەڵ ئەوەی کە ئێمە لەگەڵ پێویستە هاوکاری زیاتر و بە پێشوازێکی گەرمتر و وەکو ژنگێکی تایبەتیان بە عکسۆ ڕوبەڕوویانە بنەوە لە بەچی ڕوبەڕوومە مەبەست لە چێ ڕوبەڕوویانە بنەوە ئەم مناڵە حڵتێکی نەخۆشی هەیە ترۆمای هەیە زەبرێکی دەرونی هەیە ئەو بە ڕێزەی کە پێشوازی لە مناڵە ئەکا ئەو کەسێک کە ئامادەیە بە مناڵە بەخێوکە هیچێک لەسەر نەخۆش دەرونەکان نازانێت و ئەگەر بیرزانێت توانای جێبەجێکردنیەوە ئەم کەساگەڕین و سەرۆی کەسی پسپۆر کەسی پسپۆرنێ کەسێکی 20 ساڵە لەوێ ئیداوەمەکە پارێکی موچێکی کەمیە خۆی تووشی حاڵەتی سوتانی دەرونی هاتو بێزارە لە شوێنەکەی هەتا خۆی کێشەی کۆمەڵایەتی هەتا خۆی کێشەی تایبەتی خۆی ئەڵێم حەزم بەم شوێنە توانای مشکل نەمنیە ئەم چاوەڕێ ناکەین چاوەڕێ ناکرێت ئەم کەسە بتوانێت خدمەتی ئەم مناڵە بکە و ئەم مناڵە جار پێویستیان بە پزیشکی تایبەتی دەرونی هەیە کە پێویستە لە ناو خانەکان نە پزیشکی دەرونی تایبەت هەیە نە شوێنەکەی بۆ ئەوەی کە فێری کاریان بکرێت و هەتا هان نادرن بەرەو خوێندن وەرە مستەقبەلی ئەم مناڵە مناڵێک تا 18 ساڵی لە خانە ئەبێ ئەم مناڵە با بڵێن دوای 18 ساڵی خۆ حافیزتۆ بڕۆ جا تۆ بێنە پێش چای خۆت باشە گەشتی تەمەنی 18 ساڵی ئەمە ئەو پرسیارەت لێ بکەم ژیانخان مناڵێکە لە خانەیە حەز و خولیای خۆی هەیە هەموو مناڵێک حەز و خولیای هەیە لەوانەیە بێتە هونەرمەند ئەو مناڵە فێری ئامێرێکی موزیک ببێ یاخود فێری وێنە کێشان ببێ و لە تەمەنی 18 ساڵی ئەبێ بڕیار بدا کە داهاتوی خۆ چۆن دروست بکە ئایا ئەو گەنجانە کێ سەپۆرتیانەکە بەڵێ ئەگەر ڕێبن لە ناو خانەکانە خەڵک هەیە و ڕێکخراو هەیە و لایەنی پەیوەندیدار بە تایبەت بە مناڵ هەیە کە زۆر بەباشی ئەتوانێت ئاگای لەیان بێ و ئەتوانێت سەپۆرتیانکە و ئەتوانێت حەزوخولیاکانیش بێنێتە دی زۆر کات ڕێنیانەکان لە پەرۆشی خۆیانەوەی بۆ مناڵەکان باسیێواکەن کە ئەم مناڵانە کاتی ڕێکخراوی گێتە ناو خانەکانەوە یان دوو پەروەردە ئەبن ئەڵێن بەڵام ئەم شتە بەڕای من ئەو ئەزمونی کە هەمە لەگەڵ مناڵەکان ئەزمونی هەبووە لەوێ کە تێبینی لەسەر شێوازی مامەڵە و پەروەردەکردنی ئەو مناڵانە هەیە ئەزانی چیە کێشەکە لە چیە دایمە تۆ من گەنج مەسەلەن مناڵ لە نێوان ئەو ململانەی ترس و ئارەزوا کە هەیەی دایمە ئارەزوەکەی هەڵەبژێریان ئەو کەسە هەڵەبژێرەیە کە ئەو کەسەی خۆشەوێ ئەو کەسە هەڵەبژێرێ کە ئارەزوەکەی بۆ بەدیهێنێ ئەو کەسە هەڵنابژێرێ کە ترسەکە لە ئەو ڕژێنێ لە گیانیا مناڵەکان لە کاتی کە تۆ ئەچی مامەڵیان لەگەڵاکەی لە ناوخانەکانە زیاتر ئەو ڕێکخراوانە هەڵەبژێرن گوێیان لێ ئەگرن ئەو گەنجانی کە بۆ سعاتێک 2 سعات ئەچن یاریان لەگەڵاکەن ئەوان هەڵەبژێرن زۆر کات ئەمە کێشە بۆ ئێمە و خانەکان دروست دەکا بۆ ئێمە و چاودێرەکان دروست دەکا چاودێرەکان ئەڵێن گوێڕایڵ ئێمە نابن کاتێ ئەوان پێیان خۆش نییە کەوا بن واتە ئەو پەرۆشییان بۆ ئێوە هەبێ کە ئەچن یارمەتیانەدەن کە حەز و خولیاکان بەداخەوە ئێمە 4 ساڵە لە ناو خانەکانە ئیشەکەین 4 ساڵە ئێمە بە بەردەوامی ئەبێ لە کۆبوونەوە بین لەگەڵ ئیداری خانەکانە بڵین ڕێمان بن بچینە ژوورێ ڕێمان بن فلانە ئیشکەین ڕێمان بن مناڵ بەرینە دەرەوە ڕێگریەکی زۆرمان لێکراوە هەتا ئێستا بەڵام ئێمە بێئومێدنین لەبەرچی لەبەرەوەی ئەمە مەسەلەن کابینەی نۆیم دامەزراوە حکوومەتی تازە هەیە سەرۆکی حکوومەتی تازە هەیە وەزیری تازە هەیە ئەتوانن ئەو هەڵە و کردارانەی کە لە کابینە حکوومەتی پێشواکراوە دووبارەی نەکەنەوانێ ئەتوانن کاری باشتر بۆ خانەکان مناڵەکان بکەن تەبیعیە ئەزمون حکوومەت ئەزمونێکی فەشەلی هێنا بەڕای من فاشیل بوون لە پەروەردەکردنی مناڵانە چکە ئەو مناڵانەی کە دەرچوون لە خانە ئەزمونی تاڵیان پێشکەش کردین ئەو داتانی کە بەدەست ئێمە کەوت مناڵەکان من لە کۆمەڵگان بەداخەوە بۆیان سەلماندوین کە خانەکان نەیانتوانیان معاناتی مناڵان لە ئەستۆ بگرن و مناڵەکان ئاراستە بکەن بەڕاستی مناڵەکان لە خانە و هەر ئینسان لەم کۆمەڵگاتی دنیاوە بەهرەیەکی هەیە با لە سەرباری لە کێشەی گەورەی کۆمەڵایەتی و دەرونیا بێ ئیلا بەهرەیەکی ئیلا بێ خۆی بدۆزێتەوە بە شتێ بەکاردێت بالضبط من لەگەڵ ژیارخان باسێکە ئاڵێک لەسەرەوە تووشی کێشابین لەگەڵ خانەکان ئەسڵەن بێجگەوەی کە ڕێکخراوەکان کەسە خۆبەخشەکان دێن ویستی یاوکاری مادی و معنەوی و حتا پەروەردەییشیان هەیە ئەم مناڵانە بێجگە لە ڕێگریان لێکرێ ئەم هاوکاری مادی معنەویانە بکرێن مناڵان ڕێگریان لێک بش ناو کۆمەلگاوە تێکەڵ بە کەسانی ئاسایی کۆمەلگا بن بە پاسای ئەوەی کە ئەمانە مناڵێک حاکم نردوێتی لە بڕی لە چوارچەوەی دایران ئەبێ حکومەت چاودێریان بکە دەی ئەمە بە ئەزمون پێماوتن ئەمە هەڵەیە نابێ ئێمە ببرە ئەلەم هەڵەیە کە ئەمە بەوداتا پێماوتن بە بەڵگەی لۆجیکی پێماوتن ئەم مناڵانە ئەبێت تێکەڵی هاوڕێ بن تێکەڵی کۆمەلگا بن بشنەوە بازاڕەوە هەر لە ئامادە بکرێن چکە تۆ 18 ساڵ ناو کۆمەلگاوە مناڵە
ئەگەر لە ئێسەوە من سنوورداری بکەیت و ناو خانێکە دەرگای لێ کۆڵمبیت ئەم ناڵەت چی بکە بەڕاستی ناو خانەکان شاهی ژینگەیەکی وا لەبار نییە خۆی خەونەکانی خۆی حەزەکانی خۆی تیا بندێنە ئێمە بەداخەوە ینی ئێمە ڕۆژانە ئاگداری کەسانێکی زۆر لەم کۆمەڵگایە ویست و نیتێنی هاوکاری مناڵانی خانە بکەن هەتەنان بەخۆ بەقل کەسانی لە ئاستی باڵا بەڵام ئیدارەی خانەکان لەبەرەوەی بە پاساوی کە ئەمان حکومەتن و ئیشەکان حکومی لێپرسی ئەوانە ڕێگریەکە لە هاتنێ پێ وایە بە ڕێک قڕیا بەڕاستی زۆر ئاساییشە هیچیان لەسەر پێی خۆیان نەوەستاون من قسەم لەسەر هەنێکی نییە و قسەم لەسەر پێش ئەو فترەیە نییە کە من لەوێنە بووم بەڵام ئەوانەی کە من لەو فترەیە هاتوومەتە دەرەوانی و بینی و من هیچیان لەسەر پێی خۆیان نەوەستاون ترس زۆر زاڵە بەسەریانە زۆر بێهیوان ئەترسن باوەڕە هەبێ لە مجتەمع ئەترسن لە ڕووبەڕووبوونەوە ترسن لە لە کۆمەلگا ترسن جارێک یەکێک لەو گەنجانی کە لە دەرەوەن با بڵێن کە کێشەی خۆی بۆ باس کردم کە بە گریانەوە باسی کردوتی ئێمە کە ئەچینە ناو کۆمەڵگەوە فەرقمان هێمە مرۆڤێکی ئاسایینی بەزەیان پێمانە لە ناو لەلایەکەوە بەزەیان پێاتەوە لەلایەکەوە ئەگەر لە کەرتی تایبەتیان ئەمانە ئیش بکەن ئەگەر لە شوێنێکا وەربگیرن کە ئەزانن ئەمە بەڕاستی من حەزەکەم بە سەراحەت قسە بکەم کە ئەزانن ئەم گەنجێکی بێسەرپەرشتە گەنجەکە مەجبورە ئەو ئیشە بکات ئیشێکی ئێنە زۆر سەر و تاقی خۆیەتی ئەمە قسە یەکێ لە سەرپەرشتەکان خۆیەتی کەوتی من هەستەکەم جێم نییە لە کۆمەڵگایە بەڕاستی من ئەچمە هەر شوێنێک بە چاوێکی کە سەیرەکرێم یا بەزەیە بەزەیەکە ژێکێکە ئەم بینێ تۆزێ ئۆخەیم بۆ کات و دوایەوە جارێکی لەسەر قسەکەی هەناخان ئەو بابەتی باسی کرد کە وتی زۆر جار ڕاستە کۆمەڵگا بینینێکی تری هەیە بۆ ئەم حاڵەتانە بەدیدێکی تر سەیرانە بزەبت بەڵام تەنانەت لە ناو خانەکانیشا پەروەردەکردنی خانەکانیش تەسیرێکی زۆری هەیە بۆ سەر ئەو تاکانەی کە لە ناو خانەکانە بەڕاستی ئێم ئەزمونمان هەیە زۆر جار کە چوین ویستومانە قسە لەگەڵ ئەو کەسانە بکەین کە لە تەمەنیەکان 15 بۆ 16 ساڵن ویستومانە قسان لەگەڵکەین ویستومانە بە شێوەیەکی گشتی باسی جۆرەکانی توندوتی ژیان بۆ بکەین تەنانەت ئەوان ترساون لەوەی کە گوێژ بگرن جاری وها بۆ یان بۆ نمونە ویستراوە کە بۆ ئەم تەمەنی خوار ئەوان فیلمێکی فێرکاریان بۆ لێبیرێت لەوێ ئەو کەسە بەڕێزانی لەوێ لێپرسراو بوون نیان هێشتووە ڕاست ئەوان لە خەمخۆری خۆیان نابووە وتیانە بۆ نەبانی ئێوە ئیمتیحانتان هەیە بڕۆن نیان هێشتووە ئەو فیلمەی تعلیمیەی کە بۆیان لێ تەواوی بکەن لە نیوەیە هەڵیان سانون ڕاست ئەوان لە خەمخۆریانە من تێ ئەگەم لەوە بەڵام پێویستە ڕێک بخرێت ئەو خەمخۆریەی کە ئەوان هەیەە بۆ بیرکردنەوە بۆ تێگەیشتن نابێ بیرکردنەوەی مناڵەکان لە هەر شوێنێک بن سنووردار بکرێت ئەبێ ڕێگەی ئافم کە بەز یەک پۆینت ماوە بیرکردنەوەیان نابێ سنووردار بکرێت ڕاستە ئەبێ کۆ بکرێتەوە بیرکردنەوەیان ئەبێ فێرکاری هەبێ بەڵام نابێ سنووردار بکرێت باش دەست خۆش بەڕاستی بەداخەوە ئێمە بەدە لە چیرۆکی پێشتر چیرۆکی تریشمانەیە کە جێگەی خەمێکی زۆرە ئەمیش چیرۆکی گەنجێکی ترەکە سەر شەقامەکانە و بەهۆی ناکۆکی و جیابوونەوەی دایک و باوکی تووشی ئەوە بۆ کە بێسەرپەرش بێت بە من زیاتر نەڵێم لەسەری و بینەری بێت. من تەمەنم ساڵێ بوو کە دایک و باوکم لە یەک جیابوونەوە و باوکم چوە ئەوروپا لەوێ مایەوە دایکیشم شووی کردەوە یەکسەر ماوەیەکی کورت تەقریبی بۆ هەفتەیەک دەسەجادە بووم دواتر لەوێ ئاسایی پۆلیس منی برد و منی بردەخانی نەوجوانان خانێتیوان تۆزە خۆر و سەرەتا تۆزە قسە و شتە پێ ئەوترایان دژایەتیەک دەکرایان تۆزە سزا و شتە زیاتر بوو تەعزیب وشتیان بە زۆربەی کاتەکان یعنی لەسەر شتی بەسیط بووە یان شتەکە گەورە بووە تر غەڵەتەکە بچووک یا بەپێی غەڵەتەکە گەورە بێیان بچووک تۆ تەعزیبی خۆتە دەدرای یان عقوبەی خۆتە ئەدرایت جاریوا بوو یعنی بە شێوەیە لە شێوەکان من کاتێکیان لە مەکتەب دوا کەوتم بە دەداقە کە نێردرامەوە کە گەڕامەوە گەشتمەوە خانە مێزێکی شوشە هەیە ئەمەی کە بۆ بەردەم تەپڵک و وەکو تین دائێنێن لەسەر زۆپاکە داینا و من بە پێوە لەسەری وەسەم و مای نیو ساعت یعنی هەموو بنی پێم سوتا تەنها لەسەرەوەی کە دەداقە دوا کەوتم من دوای تەمەنم بوو بە 7 ساڵ لە خانە هاتمە دەرەوە واتە تەمەنەکەمی ئەوە بوو لە خانەیە زیاتر مێنمەوە هاتمە دەرەوەی خانەکان سەرەتای تێوەنەتەوە زۆ قرس بوو تا ئێستاش چونکە کەیتە دەرەوە نە لەگەڵ خەڵکی دەرەوەی ڕاهاتووی
کەس ناسی لە دەرەوە نە کەسێک هەیە کە بەخو کەسێکی ئاسایی پشگیری بکاتیان قسە و لەگەڵا بکاتیان هەشتێکە بێ پێی بڵیت و توانی پێی بڵیت شتەکان قورسیانی کەسێ نیە پشگیری بکات بە کوتەکەی شوێنی مانەوە نابێ ئیشە نابێت دایمە بیر لەوە ئەەکەیتەوە تۆ بڵی تابیانی چیم لێ بێت چیم لێنێت تووشی چی کێشەیەک ئەبم تووشی چی خەڵەتێک ئەبم چی شتێکم بەسەریەت بە کوردەکەی بیر لە خراپترین شتەکان ئەەکەیتەوە داوام ئەوەیە ینی لە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە خۆیانەکە لەسەر ئەم شتانە چونکە من ئێستا قوربانیەکی ئەو نەوەخانەیەم کە حکومەت هاتوون دێتە دەرەوە لە خانەی هاوکاریەکە ناکە بەڵام دوای من مناڵی تریشەیە کە بەو شێوازی من دووبارە پەروەردە ئەبنەوە دووبارەیانە دەرەوە بەبێ هیچ شتێک گوێبیستی چیرۆکی ئەم گەنجەش بووین کە بەداخەوە ئێمە دوو گەنجمان لەم بەرنمەیە خستە ڕوو لەوانەیە بە چەندەها گەنجی تر هەبێکە هەمان کێشیان هەیە هەمان ئەو چیرۆکە ناخۆشانە بەسەریان دێ ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم هەنارخان ئایا گەنجێک کە لە خانە دەرەکرێ ینی هۆکار چیە کە گەنجێک لە خانە دەرەکرێ پێش ئەوەی کە بگات ئەو تەمەنەی کە ئەبێ لە خانە بچێتە دەرەوە بۆچی ئەبێ ئەو شتە بەرامبەر ئەو گەنجە بکرێ خۆی ئەبێ ژیانی ئەو گەنجە تەمین بکرێ بەڵام دەریەکەن دەرکردن نییە ئەگەر مناڵێک بچێتە دەرەوە لە خانە پێش تاواکردنی تەمەنی خۆی بە ڕغبەتی خۆی ئەڕاتە دەرەوە بەڵام لەوانەیە ئەو گەنجە هێشتا نەزانێت کە چاکخراپی خۆی چییە بۆچی ئەوان ڕێگری لەو گەنجە ناکەن بۆی کە نەچێتە دەرەوە ئەزانی چۆنە باوا باسیکەین کە خانە ماڵێکە بۆیان ئەوەی حەزی لێ بۆ مناڵە گەورەکان بڵێن یعنی ئەوەی حەزی لێ بەخێر بێ فەرموو ئەوەی حەزی لێ نیە فەرموو بڕۆرە دەرەوە ئەزانی چی لەگەڕ ئەکەی ئەوانیم خانە ماڵ نییە بۆ مناڵەکان ناشتوانێت ببێ بە ماڵ لەبەرەوەی کاتێک کە ینی کەسە بوو ینی نگاتە هەردوو ساڵ و بەڵێ ئەنجە من ئەمەوێ ئەو باسی ئەوەکەم ئەگەر مەجال بن ناتوانێت بێ بە ماڵ ئەزانی بۆ لەبەرەوەی تۆ کاتێ مناڵێکی خۆت کچەکەت یان کوڕەکەت هەڵەیەک ئەکات هەڵەکەی هەرچەندێ گەورە بێ دەری نایکەیتە دەرەوە ئەگەر عاجزی شیکەی ئەگەر لێشی تووڕەبی نایکەیتە دەرەوە هۆکار نابی بۆ ئەوەی هاندەر نابی بۆ ئەوەی مناڵەکە بچێتە دەرەوە خۆ زۆر کات دەرکردن ئەوە نیە تۆ بە مناڵەکە بڵێ بڕاتە دەرەوە ئیزافە لەسەر تو ئەگەر بیشێوێ بڕوا دایک و باوکەکە نایەڵەن ئەوەش هەیە تو ئەگەر بتەوی وەکو ماڵ سەیری بکەیت ئاخر ئەوەیە مەسەلە بەس ئەوێ دێک و باوکی ئەوی لێ نییە من کە ئەڵێم ماڵ بەبەستم ئەوەیە کە لە سەرجادە نین ئەو مناڵانە باشترە لە ناو شوێنێک کابنەوە و داخلێکە کۆیان کاتەوە گەوەی شان لەسەر جادەکان بنن ئەو مناڵەت تا 8 ساڵ مافیە لە خانە بێنێتەوە باشە بەڵام مناڵەت کاتی هەستی کرد وەکوی کە لە پێشی بێتە خانە لە ژیانێکی پڕناخۆشی و پڕکێشا بوو هاتۆ بە خانە کاتە خانە ژیانی شەر ناخۆش دیسانەوە نیشان لێرە زەختی لەسەرە شەو ڕۆژ پێڵەن تۆ چیت نەکراوە ئەوە سێژەمە خواردن ئەوە ئاو کارەبا ئەوە هەموو شتێک لە بەرەسایە واستەکە بەس بەخێوەکرێ ئەم مناڵە پێویستی ڕۆحی هەیە ئەم مناڵە پێویستە خەونەکانی کە ئەم مناڵە پێویستە ئایندەی بۆ دروست بکرێت ئەم مناڵە پێویستە شعوری بپارێزرێ کەرامەتی پارێزرێ ئەی بۆ کەواتە کاک لەبەس ئەم گەنجانە خۆ لەوانەیە هەموو کەس حەزی لە خوێندن بێت و حەزی لە کۆمەڵێ بەهرە بێ بۆ داهاتوو بۆم گەنجە دەستەبەر نەکراوە بۆ نەزانکۆ نییە بۆ خوێندنەکەی بەردەوامی پێ نەدراوە نەخراوەتە سەرکارێک لانی کەم شوێنێکی بۆ هەر لەلایەن خانەوە شوێنێکی بۆ دابین نەکراوە بیر لە داهاتووی ئەم مناڵە نەکراوە کە ئێستا گەنجە باە شتێکی پێ بڵێم بە نمونە ئیسەرەکە لە خانێک لە خانەکانی سلێمانی متوانم بڵم بیڕەکەم 20 مناڵی تاوێلەکە لە خانەکانە ڕەنگەم بە ئەندازی 20 مناڵەکە 40 مۆزەفی تاوێ باشە ئەنی معقول نییە 40 مۆزەف نەتوانن 20 مناڵ پەروەردە بکەن 20 من دڵنیام هەر مناڵێک لەو مناڵانە پەروەردەکردنیان زۆر قورسە هەر مناڵێک پێویستی بە چەند کەسی تایبەتمەندە من چکە پێم وتم مناڵێکی نائاساییە بەڵام کاتێک ئەم مناڵە ئەم بەڕێزانی کە سەرپەرشتی ئەو خانەکەن ئیمکانەتێکی باشی مادیان لە بەردەست نیە حکومەت داوکاری باشیان ناکە وەتا ئەو ژینگەی کە تایە پەروەردە ئایا هیچ کات کەسانی خاوەن سەرمایەدار هاتوون کە پشگیریان بکەن داواکاریەکان ئەسڵەن ئەوەی کە تا ئێستش خانەکان بەردەوامە بە هاوکاری کەسانی خۆبەخش و سەرمایەدار و کەسانی کەسە بەڕێزەکانی ئەم شارەوە ڕێبەڕێوە ئێستا ئەم مناڵانە بینی خەونیان زۆرە باشە لەسەر ئەو قسەیتۆ لەسەر ئەو قسەیتۆ ژیار خان قەت گەنج هەبووە لە خانەکان پرۆژەی هەبێ وەکو هەر گەنجێکی تر کە ئێستا هەیە ئاسپۆنسەر و هیچ شتێکیان کەسێکە بۆ بێت بڵێ من لایانی مادیەکەی ئەگرمە بڵێ ئەزانی چۆنە خانەکان ئێمە نامانێ هەموو ئیشێکی خانەکان زەڕبی سفرکەین مەسەلەن خانەکان مامۆستای وێنەیان بۆ داناون ڕسمەکان ساڵانە پێشانگایان بۆ کاتەوانێ چالاکیەکانیان دەرەخات ئەم شتانە ئەکرێت بەڵام ئەزانی چۆن ناکرێ
وەکو مناڵێکی خۆت ناتوانانی بۆی بکەی ها وەکو مناڵێکی خۆت ناتوانانی گرنگی پێبی مەسەەن یەکێکیان حەزی لەوەیە کە بچێت مۆبایل چاکاتەوانێ ببێ بە مسلح ناتوانین نەخانەکە ناتوانێت هەموو ڕۆژە تەکسی بۆ ئەم مناڵە بگرێ بینێرە بۆ شوێنێک فێری ئەو ئیشەیکە لەبەر ئەو حەزەی سەرەنێتەوە بەڵاسی گەنجەکەین من ئەمە یەکشت باسکەم بێ زەحمەت من کچم لا دوو کچم لایە کە لە خانەکان هاتوونەتە دەروانێ حەڤە ساڵ یەکێکیان تازە ئەبێ بە حەڤە ساڵ یعنی من ساڵێکە زیاتریش لامە یەکێکی کەیان 12 ساڵە بەردەوام پێیان ئەڵێم ئێوە لە خانە بن باشترەوەک لەوەی لای من بن ئەڵێن دادە بە هیچ نەوەی ئێمە ناچینەوە خانە پێیان ئەڵێم ئاخر ئێوە ئێشتا کاتی ئەوەتانە کە لە خانە بن و من ئەشزانم ئەگەر من بە خانەکان بڵم ئەو دوو کچە هەن و لەویان و لە خانەکان من باشترە لەوانەیە وەریشانگرنەوە کێشیان نەبێ بەڵام کچەکان ئەڵێن بە هیچ نەوەی ناچینەوە خانە ئێرە بە منیان وتووە ئەمە قسەی خۆیانە بە من ئەڵێن دادە تۆ سێژەمە یەک ژەمنانمان بەرێ بە نانی خانەکان نەخۆین سێژەمە مشکلمان نیە تۆ یەک ژەمنانمان بەرێ لەبەرەوەی ئێمە ناچینەوە خانەکان چونکە من هەر ئەبێ لە 7 ساڵیا بێمە دەرێ هەر ئەبێ لە 8 ساڵیا بێمە دەرەوانێ ئیتر یان پێمانەڵێن ئیدارەکە مەسەلەن پێمانەڵێن بۆ ناچیت ئەزانی چۆنە یەک کەس شک بەرن لە دەرەوە ئەگەر خێزانی ئەگەر دەرەجە یەک نەبێ دەرەجە 2 بێ 3 بێ 4 بێ ئەوان محاولی ئەواکەن مناڵەکان بنەوە بە دەرەجە 2 3کە مناڵ بێزارە بێلەوەی تۆ هەموو دەقێبی تۆ بە خێزانەکەی باش نەبێ هەستە بچێتەوە لای خانەکان ئەنج بی چەند جار ئەم هاتوو چۆیش ڕوویاوە ئیتر ئەمان تەواو بێزار بوون لەوە جاری وا هەبووە من زۆر چاکە ئێوە هەنارخان تۆ باسیەوەت کرد کە هەنێکات هەوڵتان داوە خێزانێک واتە خوشک و براکان کۆ بکەنەوە و خێزانێکیان بۆ دروستکان ئەی لە پرۆسی هاوسەرگیریە یارمەتیتان داوەن بۆ ئەوەی کە بە تەواوەتی خێزانێک دروست بکەن و خۆیان مناڵیان هەبێت و بتوانن دایک باوکایەتی بۆ مناڵەکان هەبووە بەڵێ بەس من حەزەکەم شتێک بڵێم ئێوە کە باسی ئەو بەهرەی مناڵانەتان کرد کە لە ناو خانەکانان و لە دەرەوەی خانەکانن بەڕاستی حەزەکەم باسی ئەوە بکەین کە لە ئەساسا چی بکرێت پێش بەهرە لەبەرەوەی مافی ژیانیان کەمە ئەمانە بۆ واتایی کە هەموو کەسێک یەکەمین مافکە هەیەی ئەوەیە بژی لە شوێنێکا کە بۆ ژیان بشێت ئەو مناڵە کە ئەمە شک نەبات لەکوێوە بیت لە ژانی هاوسەرگیری بکاتەوە لەکوێ گوێ بۆ باکە ئەم چ بەهرەیەکی هەیە و چه حەزێکی لە دڵایە یعنی کێشەی زۆر لەوە گەورەتر هەیە کە ئەبێ ئەو ئەساسیاتانە چاک بکێ اینجا دوایی بیتە سەر لەو کەسانی کە گوێیان لەمانە گرنگترین شت بۆ ئەم مناڵانەیە یەکەی نیشتە جێبوونە تۆ هەزارەها یەکەی نیشتە جێبوون لەم شاری ئێمەیە هەیە بۆچی هەتا ئێستا حکوومەت ئەوەی ڕێک نەخستۆ بڵێ لە هەر سەیەکەیەکی نیشتە جێبوون لە هەر دوو سەیەکەیەکی نیشتە جێبوون ساڵانە یەکەی نیشتە جێبوون دانن بۆ ئەم مناڵانی ئێمە بۆی کەینە دەرەوە شوێنیان هەبێ مناڵەکانی ئێمە کەینە دەرەوانێ لە خانەکان کە من عادەتەن ئەڵم مناڵەکانی ئێمە زۆر کات لێم تووڕا بن ئیدارەکەڵن مناڵی تۆ نییە بۆ چتۆوان پێڵی بەڵام ئێمە کە یەنە دەرەوانی ئەرکەکەیان بۆ ئێمە بۆ کەسانی وەکو ئێمە نەکە ڕێکخراوی ناس هەزارەها کەسی تر هەیە بەم شێوەیە دەستخۆش با کات بین بە کۆژی خان لەوانەیە دوو گەنجە بن دوو مناڵ هەبن کە لە خانی بێسەرپەرشتا بن بە 18 ساڵ بیانێ ژیانی هاوسەرگیری پێک بهێنن وەکو تۆژەرێکی کۆمەڵایەتی بە دروست ێزانی چکە لە خۆت ئەزانی کە هیچ کەس و کارێکیان نییە بەڵام لەوانەیە حەز بکەن ئەو بۆشایە گەورەی کە هەیەە لە دروستکردنی خێزانێکا پڕیکەنەوە بە دروستی ئەزانی بۆ تەمەنە کەوتۆتە سەر ئەو تاکەی کە ئایا لەم خانە هاتۆتە دەرەوە گەیشتووە بە چ ئاستێ ئاستی ڕۆشنبیری ئەڵێ ئاستی تێگەیشتنی ئەڵێ ئایا بەدەستهێنانی هەر شتێک بێت کە خۆی ویستێتی هیواکانی بێ ئایا پرۆژەیەکی هەبوو توانیوێتی جێبەجێکە خاڵەکان زۆرن ئایا ئەم کەسێت گەیشتۆتە چ ئاستێک ئاستێکی تێگەیشتن ئاستێکی ئەوەی کە خۆی بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئایا ئەمانە کەسی تەندروستن ئێستا ئەتوانێت خێزانێکی تەندروست دروستکەن و ژیانێکی تەندروست بژین تا ڕادەیەکیش بێ هاوڕێکانە بە تایبەتی کاک ڕێباز زۆر باسیەوەیەکە کە ئەو کەسانی لە ناو خانەکانە ئەو مناڵانە تا ئەگەنە 18 ساڵی باش پەروەردە ناکرێن دروستە؟ ئەبێت چۆن بن ئەو تۆژەرە کۆمەڵایەتیانی کە لەوێیان چۆن ئەمانە بەس یەکشت هەیە ئەگەر باسی بکەین کەوتۆتە سەر ئەوەی کە ئایا باش پەروەردە ئەکرێن بەڵام ئایا وەرگرتنی هەم لەلایەن مناڵەکانەوە هەروەها باسی شتێکیشیان کرد هاوڕێکانم لێرە زۆر جار ئەم مناڵانە چەند جارێک ئەڕۆن نیەنەوە چەندها پەروەردەی جیاواز وەرئەگرن لەوانەیە لە خانەکە پەروەردەیەکی باش وەربگرێ بەڵام ئەو مودەی ئەڕواتەوە
دووبارە ئەچێتەوە سەر ئەو شێوازەی کە پێشتر هەبووە و دووبارە ئەبێ لە سفرەوە لەگەڵی دەست پێ بکەنەوە لە خانەکان ینی سەر خاتون مناڵێک لە خانە ب 4 ساعتەژی لەمای 4 ستافی جیاوازە بینێن 4 دایک 4 مۆزەفە بینێن واگەداری لەو 30 مۆزەفەی لە خانەیەکە دوو کەسیان سپۆری بواری مناڵان ڕەنگە لە شەو ڕۆژەکە 20 دقه بۆ 30 دقه مناڵێک بتوانە ببینێت باشە ینی ئەم مناڵە بزانێت ئیتیما بە کێ بەخشێ لەم کات کامیان بە دڵ بە کامیان بەخشی وا بە کامیان بەخشێ مناڵ هەیە لە تەمەنی 4 ساڵەوە لە سەعات 9 شەوە 8 شەوە هەتا بەنی بەتەنیا ئەژی لە ژوورێکی بەتەنیا بژی ئەم مناڵە بگیری خەیاڵکە کەسێک نیە لەگەڵ زۆر باش گۆشەگیریش ئەبێ بێگومان حاڵەتی خەمۆکی حتا چەند مناڵمان هەیە دوای خانە خۆیان کوشت بۆ ئەم ساڵ ئێمە چەند کەیسێکە بوو لە بابەتی خۆکوشتن لە بابەتی کوژران کوشتن بۆچی ئەم حاڵەتانە نەبوو بەجێی خەمی خانەکان نەبوو بەجێی خەمی کۆمەلگا نەبوو بەجێی خەمی بەپرسانی کە لە بەڕۆبراتی کوژرانیا خۆیانە کوشت هەمووی ڕوو ئەیان هەمووی ڕوویاوە ببڕێ کاک شەباز من شتێکی من بە حەقەتدان بەوانیم ئەوانەی کە لە خانەکان ئینسانی دڵسۆزن ئینسانی باشن زەحمەتکێشن و زۆر ماندوون بە لەتیشە بۆ تێبینی لە شێوازی بەڵام تێبینەکە چی یەکەم ئەوەی کە ئەوانەی کە کاتێکا تۆ 350,000 بە یەکێک بێ ئەو ئیشە بکە باشە هەر کەسێک گێت کە بێ شەهادە بێت کە زۆر پێویستی پێ بێ کە خۆی یەک دنیا معاناتی هەیە لە ماڵەوە خواخوایەتی پێویستەکەی پڕکاتەوە ئەمە ئیشێک لەوە ئیشێکی تر هەوەیە بەڕاستی بەشێک لەم خانانە تەسیسی ئەم خانە لەسەر بنەمای حیزبی و لەسەر بنەمای لاقاتی شخصی و تەداخلی دەرەوە دانراوە کە بە پێویست نیە مناڵن ئەم ناڵە خۆی قوربانی پێویست ناکات جارێتتر بوونە قوربانی سیاست بەڕاست چیان بەستم سلێمانی هەولێر دووەکە هەم بەهیچ شوێنێکەوە نییە بەستم هیچ خانێکی دیاریکراو نییە ئێمە ئاگادارین لە هەولێر لە دووەک لە سلێمانی شوار کاتێک کە سراعی حزبی مناڵەکانی کرد بە قوربانی بە قوربانی بەڕاستی ئەو جارە سراحێکی تر هەیە سراحی کاوەی کە باش بەڕێوەبردننی توانەکانی ئەم مناڵانە ئێمە ئاگادارین کەسانێکی زۆر پێتەڵم یعنی ئەمەە کەسانی خۆبەخش و سەرمایدار هەیە ئامادەن هەر ئەم شۆ بانگەواز بکە ئامادەن سبەی خانویان بۆ بکەن ئامادە سبەی یاریگان بۆ بگن ئامادەی سبەن بکەنە بەهەرەکان بیان بۆچی ناکرێت ئەخر پێتەڵم ئێمەی کاری بۆ نەکراوە کاری جدی بۆ نەکراوە ناتوانانی گونجاو نییە بۆ ئەو ئیشان بەڕاستی ئەبێ ئەو کارە بکات ئەو کەسێک کە لە خانەیە بەرپرسیەکەم حکوومەت و وەزارەتی کارە بەڕاستی بێ لینکەکە دروستکە ئەو لینکە دروست نەکردەوە حتا من ئاگادارم ئێمە ئەو کەسە خێرخوا دەستی خێرانی کرد ناوخانەکانەوە ئێمە بە شێوەیەکی باش پێشوازیمان لە نەکردن نەمانتوان ئیداری ئەو دەسە خێرانە بکەین بەڕاستی ئەنی بۆ نمونە ئیسەر ڕێکخراوی نازە ڕێکخراوی ناوپارێزە هەتا ڕێکخراوەکانی ترە کەسانی خوێنەکەنکارانی زانکۆکان یان ناوخۆڵمش لەگەڵ ئەوەمانە بێ پێویستە ڕایانراو بن چکەمانە ئەبێ بزان چۆن ماوەڵ لەگەڵ مناڵانە ئەکەن خۆمە مناڵانە کات بمێنێ بۆ ئەوانی ترێش بگورە کۆژین خان تۆ چی بە چاکە زانی و چی بە ڕێگە چارەیەکە زانی بۆ ئەوەی کە گەنجێک کاتێک لە خانە دەرەچێت لە دوای تەمەنی 18 ساڵیەوە بتوانێت گەنجێک پشت بەخۆی ببەستێ و وەکو باسییان کرد نەخۆی بکوژێ و نەبکوشتێک پرسیارەکە زۆر جوان بوو بەڕاستی کارێکی ئەوەنە پرسیەکە نەکرێت ئەو تەنها پلانێکی باشی بۆ دابنێت و کەمێک خەمخۆری ئەمە حەل ئەکات ئەتوانن لە هەر تەمەنێکەوە وەکو پێشتر باسکرا ئەم مناڵانە وەرئەگیرێن بە شێوەیەکی سادا هاوکاری دەرونی کۆمەڵایەتی هەبێت بۆ مناڵەکان پەرە بەتوانەکانیان بیرێ لە هەر بوارێکا بێت ئەم مناڵانە ئامادە بکرێن لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی و هەروەها لە ڕووی گەشەپێدان بەهرە و توانەکانی دەستخۆش کاتمان کەم ماوە دەستە خۆش بێ ئەم کاتە بۆ چارەسەر بێڵمژیار خان چی بە چارەسەرێکی منجسیە زانی بۆ شتێکی زۆر بەپەلە بۆ ئەم گەنجانە بەڵێ من ئەڵم لەبەروی ئەم گەنجانە ژمارەیان کەمە هەنێک کەیسێ ئەبێ بنێرێنە دەرەوەی وڵات لە وڵاتان ناتوانن ژیان کەن چونکە یادگاریەکانیان ئەو نەتاڵا و ئەو کێشە خێزانیان ئەوە نەقورسە کە من و تۆ پێمان چارەسەر ناکرێ ئەمە یەکێک لە چارەسەرەکان داوا چیت هەیە لە حکوومەتی نوێ بەڵێ داوای یەکەی نیشتەجێبوون بۆ ئەم گەنجانە و هەلی کار ئەم دووشتە زۆر گرنگە ئەمان نە یەکەی نیشتەجێبوونیان هەیە نە هەلی کار و نە بەدەم ئەم داوایەوە هاتوون هەتاوەکو ئێستا هیچ پلانێک نەبوو بۆی بەدەم ئەم داوایەوە بێن هەنار خان تۆ ئەگە زۆر بە کوردی کەیسەکان خۆیان تاکو فێری نەکەی ئەم کەسە قبولی خۆی بکە لە هەر شوێنێک بێت دووبار ئەم کێشانی بۆ درست هەنار خان تۆ دواوتە چێوە چی بە باشە زانین بەڵێ ژیار باسی لایانی حکوومەتی کرد من حەزەکەم باسی لایانی کەرتی تایبەت بکەم لەبەرەوەی وەک پێشتریش باسم کرد کە زۆربەی کێشەی ئەم مناڵانە لە کارەکانیانە لە کەرتی تایبەتە هەبووە و ئەم مناڵانە بەرکەوتیان لەگەڵ خەڵکە ئەبێت ئەمەوێ داوای ئەوە بکەم کە کۆمەڵگە وەریان گرێت وەکو
کوڕێکی ئەم وڵاتە وەکو کچێکی ئەم نیشتیمانە قوبوڵ بکرێن. دەستخۆش کاک ڕێباز تۆ چی بە چارەسەر بڵێم تعدیل لە یاسای خانەکانە بکە ئەو دیسپلین و پرینسیپانی کە لە خانەکانە بەڕێوەبن ئەمەی بگۆڕانکاری تا بکرێ بەڕاستی خانەکان ئیتر خوێنی نوێ کەسانی نوێ بێت ناو خانەکان لەسەر بنەمای پسپۆڕی و حەز بێت کەسانێکی زۆر حەزیان لەو خزمەتکردنی بواری مناڵی بێسەرپەرشتە ئەمە یەک دوو هەم کار بکرێ بۆ داهاتووی ناڵەکان پێشەوەی کە 18 ساڵ کۆتایی ناڵەکەی دەرەوەی خانە لە 7 ساڵ و لانی کەن بە 6 ساڵ ناڵەکە بخێتە ناو کۆمەڵگاوە هەلیکاریان بۆ بەڕەخسێ دەستی کۆمپانیەکەی تایبەت لەگەڵ حکوومەت ئەتوانن پەیوەندێکی زۆر دروست من دڵنیام حکوومەت ئەتوانێت ئەوەی هەیە دڵنیام کەسانێکی سەرمایدارتە ڕێکخراوەکان ئەتوانن ئەم کەنجانە لە خۆیان بگرن و ئایندیان بۆ سەگەر بنشاڵە بەڵام مەرجی ئایندەکەن لەو پەروەردەی قۆناغی خانەکە دەست بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوام کە بەهۆی ئەم بەرنامەیەوە کابینەی نوێی حکوومەت بتوانێت ئاوڕێکی زۆر جدی لەو گەنجانە باتەوە کە لە دوای تەمەنی 18 ساڵی لە خانەکانان دەرەچن و بتوانن کاریان بۆ بکەن بۆی کە ئەوانی شۆک و هەموو گەنجێکی دەربن و لە کۆتاییە ڕای هەر کەسێکان بەجا وەرەگرین کە لە کوێ ئەم دانیشتە بە چ دەرەنجامەکەشتن دووبارە بەخێر. داوا لە کۆمەڵگە ئەەکەم کە بە تایبەت کەرتی تایبەت کاتێک ئەچینە هەر شوێنێکەوە بۆ ئەم مناڵانە داوای کار لە هەر شوێنێکەکەن و وەرەگیرن تکایە وەکو کارمەندێکی ئاسایی سیر بکرێن تکایە با بەرکەوتان زۆر ئاسایی بێ لەگەڵ ئەم گەنجانەیە لەبەرەوەی ئەمانیش دوجار کەسێکی ئاساین لە ناو کۆمەڵگا و تکایە کارێکیان پێمەیەن کە زۆر سەر و وزەی خۆیان بێت. لە کۆتایی ئەڵێم ئەو مناڵانی کە لە خانەکانن ئامانەتی هەموو کۆمەڵگان پێویستە هەموو کۆمەڵگا بە خێزان و بە دامەزراوە کۆمەڵایەتەکان و ڕێکخراوەکان و هەتا حکوومەت و وەکەتی تایبەتەوە بی لە پاسە ڕۆژێ مناڵانەکەنەوە ئەم مناڵانە ڕاستە چەند نمونێکی تاڵ و خراپمان هەن کە جۆرێک لە خۆکوشتن و جۆرێک لە بەلا ڕێدابردنمان بووە بەڵام نمونەی باش و سەرکەوتوشمان هەیە کە توانێت لە کۆمەڵگا ژیانی خۆیان دروستکەن و ببنە نمونە لە کۆمەڵگا و ئەم جیلەی کە لە خانەکان ئومێدێکی زۆرمان پێ ئەگەر بێت و حکوومەتی داهاتوو وەزارەتی کاری داهاتوو کە ئومێدێکی زۆرمان لەسەر دڵچنیوە خەمی مناڵان و خوا گومان دێنێ ئەم مناڵانە بنە نمونەی کەسانی باشی کۆمەڵگە ئەرکە لەسەر شانی هەمومان تاک بە تاکی کۆمەڵگە بەرپرسیارە لەمە کۆمەڵی مناڵ هەیە باجی هەڵی گەورەکانیان کۆمەڵێک مناڵ هەیە لە کێشە خێزانەکانیانە تووشی گرفت و کارەساتێکی گەورە بوون کە نابیندێن کە ئەم دەنگانە نەبیستراون تکایە با لەڕێی ئەم بەرنمەیەوانێ ئەم دەنگانە ببیستن و هاوکاریان بین هەمومان پێکەوانێ بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودە هاوشێوەی مناڵەکانی ئێوە بەسەر بەرن. داواکارم لە هەموو لایانی بەرپرس و بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی کاری جدی بکەن بۆ ئەو مناڵ و گەنجانەی کە لە ناو خانەکانان گرنگی بە کەسایەتی و پەروەردەکردنی ئەوان بن و هەروەها لە دوای دەرچوونیشیان لە خانەکان هەلی کار و شوێنی نیشتەجێبوونیان بەدابێن بکەن.